دوای 20 ساڵ لە شەڕی ئەفغانستان ئەمریکا بە شکستەوە ئەو وڵاتە جێدەهێڵێت. دوای ڕێکەوتنی لەگەڵ بزوتنەوەی تالیبان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیاری داوە تەواوی هێزەکانی کە ژمارەیان 2500 سەربازە تا 11 ئەیلولی ئەمساڵ بکشێنێتەوە. بەرپرسانی ئەمریکا باس لەوە دەکەن لە ئێستادا لە سەدا 95 هێزەکانیان لە ئەفغانستان کشاندووەتەوە و بەر لە 20مین ساڵیادی ڕووداوەکانی 11 سێپتەمبەر بە تەواوی لە وڵاتە دەکشێنەوە. بەپێی ناوەندەکانی توێژینەوە لە ئەمریکا لە شەڕی 20 ساڵەی ئەمریکا لەگەڵ تالیبان و قاعیدە تێچووەکەی 3 تریلیۆن دۆلار بووە. دوای دەستپێکردنەوەی کشانەوەی هێزەکانی ئەمریکاش بزوتنەوەی تالیبان بەردەوامە لە کۆنتڕۆڵکردنی ئەفغانستان. بە پێی وتەی بەرپرسانی تالیبان لە ئێسادا دەستیان بەسەر 85 خاکی ئەفغانستاندا گرتووە بە جۆرێک سنوورەکانی ئەفغانستان لەگەڵ ئێران، تاجیکستان و تورکمانستان و چین و پاکستان لەژێر کۆنتڕۆڵی ئەم بزوتنەوەیەدان. لە هەمان کاتیشدا بەرپرسانی سیاسی بزوتنەوەکە لەگەڵ بەشێک لە وڵاتان لە گفتوگۆدان سەبارەت بە ئایندەی ئەفغانستان. بەرپرسانی بزوتنەوەی تالیبان ئاماژەیان بەوە کردووە ڕێگە نادەن داعش و هیچ گروپێکی دیکەی چەکداری لە وڵاتەکەیان هەبێ و حکوومەتێکی ئیسلامیشدا دەمەزرێنن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 2001 دوای ڕووداوەکانی 11 سێپتەمبەر هێرشی کردە سەر ئەفغانستان و حکومی تالیبانیان ڕووخاند، بەڵام دوای 20 ساڵ ئەمریکا لە جەنگەکە دۆڕا و جارێکی دیکە تالیبان دەچێتەوە دەسەڵات.